ڕێکەوتنی هەولێر و بەغدا پێویستیە کە هێشتا ڕوونیە کەی ئەنجام دەدرێت. ساڵانێکە هەرێم و بەغدا ناکۆکن، هەناردەی نەوت، خاڵە گومرگەکانی هەرێم، داهاتی ناوخۆ، سەرجەمی ئەو گرفتە کەڵەکە بوانن کە چەندین ساڵە بە هەڵواسراوی ماونەتەوە. یەکێتی کە هەر لە سەرەتاوە ڕێکەوتنی هەرێم و بەغدای بەگرنگ زانیوە، هەمیشە هەنگاوەکانی بۆ ئاراستەیەدا بووە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان هەولێر و بەغدا ڕێکەوتنێکی نوێ بکەنە نەخشەڕێی کاری داهاتوو. بۆ مەبەستەش هەواڵانی هاوسەرۆک کار لەو پێناوەدا دەکەن و سەرۆک کۆماری عێراقیش کە پشکی کوردە و لە ناو کوردیشدا بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر بنەمای نەخشەڕێی هاوسەرۆکانی یەکێتی ڕێکەوتنی هەولێر و بەغدا بەگرنگ دەزانێت و کاری جددی لە پێناودا دەکات. چونکە ئەزموونی چەند ساڵی ڕابردوو ئەو ڕاستی زیاتر سەلماند. بۆ هەرێم ڕێکەوتن دوایین ڕێگاچارەی گونجاوە و بەدەر لەمەش حکوومەتی هەرێم ناتوانێت وەک پێویست موچەی هاوڵاتیانی هەرێم دابین بکات. هەنگاوەکانی یەکێتی لە ئاستی هەواڵانی هاوسەرۆک لە کاتێکدایە کە لە چەند مانگی ڕابردوودا قوبات تاڵەبانی دوو جار سەرۆکایەتی وەفدی کوردی کردووە بۆ بەغدا. قوبات تاڵەبانی بە ئامانجی گەیشتن بە دواخاڵی ڕێکەوتن بەردەوام دەبێت. ئەگەری ڕێکەوتنی بەغدا و هەولێریش لە کاتێکدایە حکوومەتی فیدراڵ ئاستی پێشمەرجی ڕێکەوتنەکەی گەیاندوتە ئاستەی بەرامبەر ڕێکەوتنێکی نوێ داوای داهاتی ناوخۆیی و هەناردەی نەوتیش دەکات. ئەم خواستە وەک پێشمەرجی هەموو جۆرە ڕێکەوتنێک لە کاتێکدایە حکوومەتی فیدراڵ خۆی لە قەیرانێکی قوڵدایە و سەرۆکوەزیرانی نوێی عێراقیش هەموو هەوڵێکی بۆ ڕزگارکردنی عێراقا لەم دۆخە. هەرچۆنێک بێت هەرێم لە کاتێکدا خواستی ڕێکەوتنی لەگەڵ بەغدا پیشان داوە بڕیار بەدەستانی پایتەخت باش لەو هاوکێشەیە تێدەگەن کە هەرێم لە قەیرانی قوڵدایە و ناچارە سازش لەسەر هەندێک خواست بکات کە پێشتر ئامادە نەبوو. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.